سڵاو بینەرانی شارپێسم کاتتان باش ئەمە دیمەنی سووتانی تانکەرێکە لە قەزای دەربەنی خانۆکووە بینن ئێستا هێزە ئەمنیەکان هاتوون بۆ کۆنتڕۆڵکردنی قایمقامی قەزای دەربەنی خان کەمێک پێش ئێستا بە شارپێسی ڕاگەیان تەنها زیانی مادی بەر ناوچەکە و تانکەرەکە و ئەو شوێنە کەوتووە کە ڕۆنە ڕەشەکەی لێ ڕژا و ئاگرەکە کەوتۆتەوە هیچ زیانێکی گیانی بەدواوە نەبووە بەڵام بەهۆی ئەم ئاگرەوە وەکو ئەبینن ڕێگاوبانەکان زیانێکی زۆریان بەرکەوتووە هەروەها تا ئێستا ڕێگای نێوان سلێمانی دەربەنی خان داخراوە و بە هەموو شێوەیەک هاتوچۆ نەماوە و لەگەڵ ئەوەیشا هێشتا بە تەواوەتی ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە و هێزە ئەمنیەکان لە نزیک شوێنی ڕووداوەکان و هێزەکانی بەرگری شارستانی پۆلیس هەمویان لەم شوێنن بۆ ئەوەی کۆنتڕۆڵی ئاگرەکە بکەن و وەکەوەی بینن لە دیمەنەکان ڕاستەوخۆ بە بەردەوامی لە هەوڵی ئەوەدان ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. ماوەی کاتژمێرەکە ئەم ئاگرە بەردەوامە و ڕێگاکە داخراوە لە ئەنجامی وەرگەڕانی تانکەرێک بووە کە نەوتی ڕەشی هەڵگرتووە و دواتر گڕی گرتووە لە شوێنەکەی خۆی وەکەوەی بینن ئێستا ڕاستەوخۆ هێشتا بە تەواوەتی گڕ لە تەنکەرەکە بەرزەبێتەوە و کۆنتڕۆڵ نەکراوە بەڵام وەکو ئەبینن هێزەکانی بەرگری شارستانی لە کەشێکی گەرمادا خەریکی کۆنتڕۆڵکردنی ئاو ئاگرن کە لە تەنکەرەکە ئێتە دەرەوە بۆ ئەوەی زیانی زۆرتر بە ناوچەکە نەگەێن. وەکۆی بینن جگە لە ئەوەی زیانی لە ناوچەکەدا و ڕۆنێکی ڕەش بڵاو بۆتەوە ئاگر لەگەڵ ڕۆنە ڕەشەکە بۆ ناو شارەکە درێژ بۆتەوە هەروەها ژینگەی شارەکەش لە لایەکی ترەوە کە دیوێکی ترەوە زیانی بەرکەوتووە و شوێنێکی زۆر و بۆک و پوش و پاوان سوتاوە لە بەشە شاخاویەکەی.